کاکە هەموو کاکە من لە سویدەوە تەلەفۆن دەکەم جەنابەت زۆر ئەزیەتی خەڵک دەدەی لە تحقیق و شتیوالە و باشە ئیشی جەنابەت حاکمی تحقیقی ئاسایشی زۆر ئەزیەتی خەڵک دەدەی وەنیە لە کاتی تحقیق باشە تو پۆلیسی ئەتو ئاسایشیان حاکمی یعنی بە خەڵک دەڵێ باش نایە بابەت دەنگم باش دێتن باش نایە بابەت دەنگم باش دێتن یعنی ئەتو جەنابەت حاکمی سوندت خواردیە کە دیفاع لە قانون بکەی نەک خەڵک ئەزیەت بدەی وایەیان نا ئەمە جەنابەت کاکە ئەی ئەمە ناڵم لە سویدەوە تەلەفۆن دەکەم لە منەزەمەی عەبدەی شوبات لە ڕێکخراوی عەبدەی شوبات چۆن ئێستا تو لۆ دەردەی دەدەیە خەڵکی لۆ ئەو دەردەی دەدەیە خەڵکی یعنی ئەتو لە عەواد بەندەری گەورەتری کە ئەوە دوای ئاخری لە پەتی قەنارەی لە ملی کرا ئەو دەردەی دەدەیە خەڵکی فەقیر لە هەولێرێ وەزاین دنیا هەر ئەو ڕۆیە بەڵێ وەزاین دنیا هەر ئەو ڕۆیە ئەمە ناوم قادر نادرا ناوم قادر نادرا ئێزە چ لێ بکەین ئەتو بە هیچ ناوم قادر نادرا لە ڕێکخراوی عەبدەی شوبات لە بۆ مافەکانی من ئەتو خەڵکەکی زۆر دەگری بەبێ هۆ باشە ئەو هەڤاڵ سەمیرە چی کردیە تو 45 ڕۆژ دەخێ زیندان دەرێ لە بۆ دنیا حیزبایەتی بکەی بەنمونە ئەو هەموو خەڵکە لەبسە چه ئەساسەک تەوقیف کردیە چیان کردی ئەو خەڵک خۆپیشاندان دەکاتن 45 ڕۆژ تەوقیفی دەکەی خەڵک هیچی نەکردێت تەوقیفی دەکەی نا پرسیار لێ دەکەم پرسیار هاوڵاتێکی کوردستانم لە منەزەمەیەکی ئینسانی ئەمە ئەوانە دەدەینە ڕێکخراوی جیهانی لەگە وەزارەتی دەرەوە دادەنیشین پرسیار لێ دەکەم خۆ من خۆوەچی تو نیم خەڵک ئەشکەنجە بدەم خۆشی لۆ هاوڵاتی نین لۆ کەم پارتی لە ئەوروپایە لۆ کەم مەسئولەکانت لە ئەوروپانە قسەش دەکەن ئەوە کەی مشک